سڵاتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەر کوێیەکانە ساغ و سڵامەت بن. خۆشەویستان ئەمڕۆ دووشەممە دوی گەلاوێژی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 24 جوولای 2023 زاینی. لەگەڵ هاوڕیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ. ناڕەزایەتی خەڵکی گوندی بریموندی کرماشان دژ بە سوپای پاسداران. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازانی دیواندەرە لەسەر مەزاری ڕۆڵەکانیان. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری ورمێ. سەپاندنی سزای زیندان بەسەر ئەیوب جەوانپور لە سەقز. گواستنەوەی سامان یاسین بۆ نەخۆشخانەی ڕەوانپزیشکی. کۆبوونەوەی خەڵکی ئازادیخواز لەسەر مەزاری مەحسا موگویی. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی بەندەر عەباس. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتانی هۆلەند و سوید و کۆبوونەوەی ئێرانیان لە بەردەم شوێنی بەستەریبوونی حسێن عەلی نەیەری. دەستپێکی هەواڵەکان. ناڕەزایەتی خەڵکی گوندی بریموندی کرماشان دژ بە سوپای پاسداران. ڕۆژی یەکشەممەیەکی مانگی گەلاوێژ دانیشتوانی گوندی بریموندی کرماشان لە ئاست چاندنی خەشخاش لەلایەن سوپای پاسداران ناڕەزایەتیان دەربڕی، بەڵام هێزەکانی ڕژیم هێرشیان کردە سەریان و چەند کەس بریندار بوون. بەوتەی هاوڵاتیان سوپای پاسدارانی کرماشان بە فەرمانی عەلی قەنبەر حاج عەلیانی ماوەی چەند ساڵە گوشاریان بۆ دانیشتوانی گوندی بریموند لە نزیک تالارەکانی ئاریاشار هاوردووە بۆ ئەوەی زەمینەکانیان بۆ گروپە نیزامیە بفرۆشن. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەشێک لە زەمینەکان بە زۆری ببورن بە زۆری چەک داگیرکراوە و تێدا خەشخاشیان چاندووە. بە پێی زانیاریەکان خەڵکی ناڕازی لە لقی 19 دادگوستەری کرماشان سکاڵایان تۆمار کردووە، بەڵام قازی پەروەندەکە لەژێر گوشاری ناوەندە ئەمنیەتیەکاندایە و بە دواکەوتنی ئەو کەیسە ئاسان نییە. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازانی دیواندەرە لەسەر مەزاری ڕۆڵەکانیان بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی یەکشەممەی یەکی مانگی گەلاوێژ بنەماڵەی دادخوازانی دیواندەرە با کۆبوونەوە لەسەر گوڵکۆی گیانبەختکردووانی ئەو شارە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. لەو کۆبوونەوەیەدا دایە فاتمە بەیگ موحەممەدی دایکی مێهران ڕەحمانی لەگەڵ دایە حەدیقا دایکی هەمیشە زیندوو فواد قەدیمی و هەروەها بنەماڵەی موحسین موحەممەدی لە گیانبەختکردووانی شۆڕەشی ژینە دیداریان کرد و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕشانازی ڕۆڵەکانیان بن. شاینی باسەکە مێهران ڕەحمانی 27 خەزەڵوەری 1401 بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە شاری مەهاباد گیانی بەخت کرد. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری ورمێ. ڕۆژی یەکشەممە یەکی مانگی گەلاوێژ دوو چالاکی ئازەری دانیشتووی شاری ورمێ بە ناوەکانی مەیسەم شیرینی و ڕەسوول ئەسەدزادە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکران. بەپێی زانیاریەکان مەیسەم شیرینی و ڕەسوول ئەسەدزادە لە ڕەوتی شۆڕەشی ژینە لە ساڵی 1401 دەست بەسەر و پاش ماوەیەک بەدانانی بارمتە ئازاد کرابوون. ڕۆژی ڕابردوو ئەو دوو چالاکە مەدەنیە بۆ جارێکی دیکە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بەبێ هۆکار دەست بەسەر و ڕاگوێزی شوێنێکی نادیارکران. سەپاندنی سزای زیندان بەسەر ئەیوب جەوانپور لە سەقز. ئەیوب جەوانپور چالاکی مەدەنی خەڵکی سەقز لەلایەن لقی یەکی دادگای ئینقلابی ئەو شارە بە سەرۆکایەتی قازی کەیوان جەهانی بە 15 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ئەیوب جەوانپور ڕۆژی 20 جوزەردانی ئەمساڵ لەلایەن ئێدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و بە مەبەستی لێپرسینەوە ڕاگوێزی گرتوخانەی ئیطلاعاتی سنەکرا. ناوبراو لەلایەن دادگاوە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵە زیندان پێکێنانی گروپی چەند کەسی بە مەبەستی تێکدانی ئاسایشی گشتی بە 2 ساڵ زیندان بە تۆمەتی بێڕێزی بە خومێنی و خامنەی بە 4 ساڵە زیندانی تەعزیری مەحکوم کرا. بەپێی یاسای سزادانی ئیسلامی زۆرترین سزا واتە 10 ساڵی بۆ جێبەجێ دەکرێت. گواستنەوەی سامان یاسین بۆ نەخۆشخانەی ڕەوانپزیشکی.
ڕۆژی یەکشەمەیەکی مانگی گەلاوێژ هونەرمەندی زیندانی سامان یاسین با بڕیاری قازی پەروەندە بۆ نەخۆشخانەی ڕەوانپزیشکی گوازرایەوە. سامان یاسین هونەرمەندی بواری ڕەپ و خەڵکی کرماشان مانگی ڕێزبەری ساڵی 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە شاری کەرەج دەست بەسەر و دواتر بە موحارەبە تۆمەتبەرکرا. ڕۆژی ڕابردوو ئەو بندکراوە بە فەرمانی قازی سەڵواتی بۆ نەخۆشخانەی ڕەوانپزیشکی ڕازی لە ناوچەی ئەمین ئابادی شاری ڕێی گوازرایەوە و ئێستا بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی و چارەنووسی ناوبراون. کۆبوونەوەی خەڵکی ئازادیخواز لەسەر مەزاری مەهسا موگووی. ڕۆژی یەکشەممایەکی مانگی گەلاوێژ کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی ئیسفەهان با کۆبوونەوە لەسەر مەزاری مەهسا موگووی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. بەپێی راپۆرتەکان چەند ڕۆژ لەوە پێش و هاوکات لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی مەهسا موگووی دایک باوک براو خوشکی ئەو گیانبەخت کردووە لەلایەن ئیتڵاعاتی سوپای پاسدارانەوە ڕەفێنراون و چارەنووسیان بەنادیاری ماوەتەوە. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی ئیسفەهان با کۆبوونەوە لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە وێڕەی ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی بنەماڵەکەی بوون. گیانەدەستانی دوو سوختبە لە شارستانی سەرباز. بەیانی ڕۆژی یەکشەممەیەکی گەلاوێژ بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمبیلی سوختبەران لە نزیک پاسکای کەهیری لە شارستانی سەرباز دوو سوختبە لە نێو ئاگردا سوتاون. بەپێی راپۆرتی ڕێکخراوی حاڵوەش ناسناوی ئەو دوو سوختبەرە بریتیە لە حەسان شیهەکی تەمەن 34 ساڵ و شەوکەت شیهەکی تەمەن 40 ساڵ و دانیشتووی شارۆچکەی ڕیگانی کرمان. جێگەی ئاماژەیە کە ڕۆژی ڕابردوو سێ سوختبەری دیکەی بەلوچ لە کاتی ڕاودوونانیان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە تووشی ڕووداو بوون و سوختبەرێک گیانی لەدەستا و دوو کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی بەندەر ئەباس. ڕۆژی یەکشەمە یەکی مانگی گەلاوێژ حکمی ئێعدامی بەندکراوێکی خەڵکی هۆرمۆزگان بە ناوی دانیال جێ بە تۆمەتی کوشتنی پۆلیسێک لە زیندانی بەندەر ئەباس جێبەجێکرا. بەپێی راپۆرتەکان ڕۆژی 26 گوڵانی ساڵی 1401 پۆلیسێکی ڕژیم بە ناوی ڕەزا ئیحترامی کە دەستی بەسەر تانکەری سوتەمەنی شوفێرێکدا گرتبوو لەلایەن کوڕی ئەو شوفێرەوە بە ناوی دانیال جێ بە تەقەی ڕاستەخۆ کوژرا. ناوبرا و پاش دەست بەسەرکردن لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە سزای ئێعدامی بەسەردا سەپا و ڕۆژی یەکشەممە حکومەکەی لە زیندانی بەندەر ئەباس جێبەجێکرا. دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە تاران و ئەشکەنجەدانی بەندکراوێک لە ڕەشت. ڕۆژی یەکشەممە یەکی گەلاوێژ ئەمیر حسین مورادی چالاکی مافی مرۆڤی خەڵکی تاران بۆ جارێکی دیکە لەلایەن حکوومەتەوە دەست بەسەرکرا. لەلایەکی دیکەوە بەندکراوێک لە زیندانی لاکانی ڕەشت بە ناوی یەلدا دێحقانی لەلایەن هێزە ئەمنیەتەکانەوە بە سەختی ئەشکەنجەدرا. بەپێی راپۆرتەکان یەلدا دێحقانی ماوەی دەڕۆژ لە گرتوخانەی ئیتڵاعاتی سوپای پاسداران بە مەبەستی وەرگرتنی ئێترافی ئیجباری ئەشکەنجە و ئازادرا و ڕۆژی ڕابردوو بۆ زیندانی لاکانی ڕەشت گوازراوەتەوە. هەروەها ئەمیر حسین مورادی چالاکی مافی مرۆڤی خەڵکی تاران کە مانگی گوڵانی ئەم ساڵ بۆ جارێکی دیکە دەست بەسەر کرابوو ڕۆژی ڕابردوو بۆ جارێکی دیکە لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتڵاعاتەوە دەست بەسەر و بۆ بەندی 209 زیندانی ئێڤین گوازرایەوە. بانکەیشتی دوو چالاکی سنفی بۆ دادگاکانی بوشێر و ئەهواز. ڕۆژی یەکشەمەیەکی گەلاوێژ دوو چالاکی سنفی فەرهەنگیانی ئێران بە ناوەکانی پیرۆز نامی و موحسین عومرانی لەلایەن دادگای شارەکانی ئەهواز و بوشێر بانگەشتکران. بەپێی حکمی دادگا پیرۆز نامی ئەبێ ڕۆژی 15 گەلاوێژی ئەمساڵ خۆی بە دادسەرای گشتی و ئینقلابی ئەهواز بناسێنێت و سەبارەت بە تۆمەتەکانی وەک بڵاوکردنی پرۆپاگەندا و تەبلیغ دژی نیزام و بەشداری لە کۆبوونەوەی نایاسایی لێپرسینەوەی لێ بکرێت.
ناوبراوە پێشتر بە زیندان محکوم کرابوو بەڵام سزاکەی بۆ جەزای نەقدی گۆڕدرا. هەروە موحسین ئۆمرانی ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی کانونی سنفی معلیمانی بوشێر بڕیارە بە مەبەستی دوایین بەرگری لە خۆی سەردانی لقی هەفتی دادگای بوشێر بکات ناوبراو لە ڕێکەوتی هەشتی گوڵانی 1402 دەست بەسەر و دواتر لەلایەن لقی چواری دادگای بوشێر دوو پەروەندەی بۆ ساس کرا. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتانی هۆلەند و سوید. ڕۆژی یەکشەممە یەکی مانگی گەلاوێژ ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتانی سوید و هۆلەند دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز لە شارەکانی مالمۆی سوید و ئامستەردامی هۆلەند هاوکات لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی هەمیشە زیندوو نەوید ئەفکاری چالاکیان ئەنجامدا بەشداربووان وێڕای شەرمەزارکردنی جەنایەتەکانی کۆماری ئیسلامی بە وتنەوەی دروشم پشتیوانی خۆیان لە شۆڕشی ژن ژیان ئازادی دەربڕی و خوازیاری دانانی سپای پاسداران لە لیستی تێرۆریسمی نێودوڵەتی بوون. کۆبوونەوەی ئێرانیان لە بەردەم شوێنی بەستەریبوونی حسێن عەلی نەیەری دوایین هەواڵمانە. ڕۆژی یەکشەممە یەکی مانگی گەلاوێژ کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز با کۆبوونەوە لە بەردەم شوێنی بەستەریبوونی حسێن عەلی نەیەری خوازیاری بەندکران و محاکمەی ئەو قازیە بوون. بە پێی راپۆرتەکان حسێن عەلی نەیەری ناسرۆ بە قازی مەرگ و یەکێک لە ئەندامانی لیژنەی ئێدامی بەندکراوانی سیاسی لە هاوینی ساڵی 67 بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەی هەنۆڤێری ئاڵمان کراوە و بڕیارە دکتۆر مەجید سەمیئی نەشتەرگەری بۆ بکات. ڕۆژی ڕابردوو ئێرانیانی ئازادیخواز بە کۆبوونەوە لە بەردەم نەخۆشخانەی هەنۆڤێر خوازیاری بەندکران و محاکمەی ئەو جەنایەتکارە بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەشکران کات و ساتێکی خۆش بۆ